ئازیزانەوە کاماژەمان پێکرد تەوەری یەکەمی پەیامی ڕۆژێم ڕۆمان قسەکردنە لەسەر ئەرک و ڕۆڵی بانگخوازان بەرامبەر بە دژایەتیکردنی ستەم و ستەمکاران بەتیابەت لە کۆمەڵگەی خۆمانە لەسەرم پرسە لە سۆرانەوە بەڕێز مامۆستا م.مەروان گەڵاڵی بانگخوازمان لەگەڵە مامۆستا سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش یەکەم پرسیارمەوە دەبێت ئایا ئەرکی یا با بڵێن ئەو پەیامە گرنگەی کە هەمیشە بانگخوازانی ئیسلامی هەڵیان گرتووە چەند بەشی یا چەندێکی پەیوەستە بەوەی کە ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری بێت؟ خی گەورە پاداشانداتەوە. سەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. سڵاو لە بەڕێزیشتان و لە سەرجەم بینەرانی کەناڵی پەیامی خۆشەویست. کاک جەلال برایانی بەڕێز و خۆشەویستم، مەسەلەی بانگخوازان ئەتوانم بڵێم ڕۆڵێکی زۆر بەرچاویان جێڕاوە لە کوردستان بە تایبەتی ئەگەر بەراورد بکەی بەو ئیمکانیەتە متەواضعی کە لە بەردەستیاندا بووە و بێ ئیمکانیەتی هەم لە ڕووی ئەتوانم بڵێم داراییەوە هەم لە ڕووی ئەو کەناڵانەی کە لێی دەردەکەون، ئەگە بەراوردی بکەی بەو حەملەی کە پشتگیری ئەو زاڵم و ستەمکار و فەساد و کاولکاریەی کە دەکرێتن لە وڵاتەی ئێمە، بەرهەمەکەشی ئەتوانم بڵێم زۆر بەڕوونی دیارە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، هەم لە چینی بەساڵات چواندا، هەم لە چینی مامۆستایان، هەم لە چینی گەنج و لە هەردوو ڕەگەزەکەی لە ژن و لە پیاوان بەرهەمەکەی دیارە و بەرچاوە. بەڵام کە بڵێن لەو ئاستەی مەطلوبەیدا نەبووە کە ئینسان طموحی هەیەتی، ئەوەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک کە بەتایبەتی لە ڕووی ئیعلامیەوە کە مینبەری زیاتر بەدەست خەڵکی ئەتوانم بڵێم کە دەعم دەکرێن لەلایەن ئەحزابی عەلمانیەوە و هۆکار و ئەسبابی بەلاڕێدابردنی خەڵکیان بۆ فەراهەم کراوە و دەعمێکی بێ مەحدود دەکرێن. بەڵام ئەگە بەراوردی بە مقابلی کەناڵە ئیسلامیەکانی خۆمانیان ئەو بانگخوازانەی کە ئیش دەکەن بۆ ئەو تەوەرەی کە باست کرد، ئیمکانیەتێکی زۆر کەمیان لە بەردەستدایە و نەیانتوانیوە لە ئاستی مەطلوب دابن. زۆر باشە مامۆستا، کەواتە بانگخوازان دەبێت چۆن دژی گەندەڵی و ستەم بوەستنەوە بەتایبەت لەم ڕۆژگارەدا کە گەندەڵیەک و ستەمێکی زۆر دەکرێت، دەبێت چۆن لەم کاتەدا بانگخوازان دژی ئەم گەندەڵ و ستەمیە بوەستنەوە؟ خۆی یەکشت زۆر گرینگە، جارێ ئەوەی کە بانگخوازن لە هەرێمی کوردستان دەبێت تەوحیدی خیتابی خۆیان بکەن و متفق بن لەسەرەوەی کە ئەمڕۆ کە ئەو گەندەڵیەی کە هەیە لە هەرێمی کوردستان هەموو خەڵک لێی زەرەرمەندە، حتا ئەتوانە بڵێم ژینگەش لێی زەرەرمەند بووە و ئاژەڵەکانیش لێی زەرەرمەند بوون و تەماشەی سیرەوژانی پێغەمبەرانیش کە عەلەیهیمو سەڵات وسەلام ئەنی کە هاتوون ڕوبەڕووی زوڵم و ستەم و گەندەڵی و نادادی زاڵم و ستەمکاران بوونەتەوە. جا هەر لە نوحەوە تەماشەکە عەلەیهی سەڵات وسەلام هەتا ئاخر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوەش تەماشەکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا تەشجیعی ئیماندارانی کردووە کە دژی زوڵم و ستەم بوەستنەوە و زوڵم و ستەم قبول نەکەن. پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام هاوڵانی لەسەر ئەو ئەساسە پەروەردە کردووە. بەڵام بەداخەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەبیندرێتن، ئەتوانم بڵێم تەوحیدی خیتابی بانگخوازان نەکراوە. لەوانەیە هەر یەکەو بە شێوازێک یان هەر یەکەو بە ئوسلوبێک ئەو شێواز و ئوسلوبە لەوانەیە وای کردبێ خەڵکەکە دوودڵی لا دروست ببێتن، خەڵکەکە پرسیاری لا دروست ببێ کاکە بۆ فڵانکە بانگخوازە بەو شێوازە قسە دەکاتن لەسەر ئەو گەندەڵی و گەندەڵکار و ئەوانەی کە هۆکاری گەندەڵی بوون، بەڵام فڵانکە بانگخوازە بە شێوازێکی دیکە قسە دەکاتن. ئەو تەوحیدی خیتابی بانگخوازی ئەتوانم بڵێم بەرهەمی چاکتری دەبێ و ئەرچی سەرشانی بانگخوازانە ئەوانەی کە دەستیان لە گەندەڵیدا هەیە، ئەوانەی کە دەستیان لە خراپەکاریدا هەیە، ئەوانەی کە بوونەتە مایەی ماڵوێرانی لە ڕووی سیاسی، لە ڕووی کەلتوری، لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی، دەبێ بەڕاستی پەردە لەسەر هەموو شتەکانیان هەڵدرێتەوە و فەزح بکرێن و بە خەڵک بناسرێن. چونکە ئەو گەندەڵیەی کە ئێستا دەکرێت گەندەڵیەکە ئەوە نییە بڵێ بە قەدەر کابراتوشی گەندەڵیەک ببێت و تەوبەی لێ بکاتن. نا بە منهەج کراوە، بە بەرنامە کراوە و ئیشی لەسەر دەکرێتن.
و ڕۆژ بە ڕۆژ خەڵکیشی زیاتر بۆ کەمەرچێش دەکرێت و بۆ ڕادەچێشرێتن لەبەرەوە پێویستە کاتن کە بە بەرچاوڕوونیەکی تاکتر و باشتر بانگخوازان ڕوبەڕووی گەندەڵکاران ببنەوە و چۆن ئەمن وەکو پێشنیارێک بۆ سەرجەم بانگخوازانی هەرێمی کوردستان چۆن دانراوە بۆ نمونە هەفتەی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی یانەوەتە هەر ڕۆژێک دیاری کراوە چەند ڕۆژێک دیاری بکرێتن بۆی کە قسە لەسەر ئەوە بکرێتن گەندەڵکاران بکرێتن و ئەو گەندەڵکارانە چۆن فەزح بکرێن و کۆمەلگە مجتەمەعیان لێ ئاگادار بکرێتەوە. کەواتە مامۆستا حکمت و دانایی لە پەیامی بانگخوازاندا تا چەندە گرنگە؟ وەڵاگە دووبارەی پێوە ببوورە حکمت و دانایی لە پەیامی بانگخوازدا تا چەند گرنگە؟ خۆی زۆر گرنگە. ئینسان خوای گەورە دەفەرمێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. بەڵام ئەو دانایی و حکمەتە مانای ئەوە نییە کە حقائق نەگوترێتن، ڕاستیەکان نەگوترێن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو کەس حەکیمتر بوو، لە هەموو کەس داناتر بوو، لە هەموو کەس بە ئوسلوبتر بوو، بەڵام بەڕاستی کە دەگەیشتە شوێنی خۆی ڕاستیەکانی بە خەڵکی دەگوتن و ڕاستیەکانی بە خەڵکی ڕادەگەیاندن. ئەمن گەلێک جار دەڵێم ئینسان ئەگەر ڕاستگۆبی لەگەڵ دەوروبەری خۆی حقایق بە خەڵکەکەی بڵێ بۆی هەیە کابرا تەوبە بکاتن، بۆی هەیە کابرا مەسەلەن بگەڕێتەوە. بەڵام کاتێک کە ئینسان بە منجەمنج قیتابێکی لە بن لێوان بە خەڵکی ڕابگەێنێتن لەوانەیە بڵێ وەڵام مەبەستی ئێمە نییە یان پێدەچێ و قەزیە هەندێک گەورە نەبێت کە فڵانکە مامۆستایان فڵانکە بانگخوازە بانگی دەکاتن. دەنا ئێمە خۆ بپارێزین لە ناوهێنانی ئەشخاص کە من لەگەڵ ناوهێنان دانیم، بەڵام حقایقەکان ئەوەندە بە ئوسلوبێکی جوان باز بکەین هەموو خەڵکی هەرێمی کوردستان بە خوێندەوار و بە نەخوێندەوار بزانێت کە مەبەستمان چێیە. زۆر باشە ماوەسا لە هەرێمی کوردستان هەندێک بانگخوازی ئیسلامیمان هەن ترسیان هەیە لەوەی کە بخرێنە ناو چوارچێوەی بازنەی حیزبایەتیەوە یا بەو شێوازە سەیریان بکرێن، بۆیە زۆر جار نایەن بەڕاستەوخۆ بە پشتبەستن بە ئاینی پیرۆزی ئیسلام پەنجە بخەنە سەر برینەکان سەرۆ ستەمکاری و گەندەڵی کە دەکرێت یا لە پێناوەی کە ڕەنگە مزگەوتەکەی لێوەرنەگرنەوە یان فلان لە فلان شت نەبێت کە مینبەرێکە بۆ قسەکردنەکانی ناوێرە بە دەقیقی بە تەواوی خەڵک و شیارکاتەوە، ڕەنگە هەندێک فەرمودە بێنێتەوە بەڵام ڕاستەخۆ پەنجە ناخاتە سەر برینەکانی کۆمەلگا. بەڵێ کاکە جەلال جان، ئەمن یەک شت پێم خۆشە لێرە باسی کەم، ئەوەی کە بەتابەتی ئەو مامۆستا و بانگخوازانەی کە دەڵێن وەڵا حیزبایەتی دروستیان ناین لە چوارچێوەی حیزبێک کۆ نابینەوە، قەناعەت بفەرمو هەرچی جوهد و ماندووبوون و مەشەقەتە بەلاش دەڕواتن. چونکە تۆ کە لە ناو کۆمەلگە و مجتەمەعێکیش دەکەی خەڵک تەوعیە دەکەی خەڵک وشیار دەکەی بۆ شیاریان دەکەی و چیان لێ دەکەی دانێ خەڵک هەموو قەناعەتی بەو فکرەی جەنا بتات بەرەو چێن دەریان دەبی. یعنی ئەگە تەماشە کە ئینسان بە عەقڵێکی واقعبینی فکر کاتەوە، یعنی دینێک کە خوای پەروەردگار بۆ پێغەمبەری ناردووە عەلەیهی سەڵات وسەلام کە بێمەی ڕابگەێنێتن 1400 ساڵ دەوڵەتداری کردووە، 1400 ساڵ دەوڵەتداری کردووە، حکمی کردووە، سەرۆکی هەبووە، وەزیری هەبووە، هەموو وەزارەتەکانی هەبوون. معقولێ ئێستا گەنجێک مامۆستایەک بانگخوازێک پەیدا بێ بڵێ وەڵا کاکە لە چوارچێوەی ئیسلامەتی و موسڵمانەتیدا حیزبایەتی حرامە و دروست نییە، کەواتە ئەوان 1400 ساڵ لە حەرامی و لە بێشەرعیدا ژیاون. ئەوە خاڵێکە پێم خۆشە خەڵک لە بەرچاوی بگرێتن. خاڵی دووەم یعنی بەداخەوە دەستگا ئاینیەکانمان لە بەردەستی خەڵکی عەلمانین. حکومەتەکەمان حکومەتێکی عەلمانیە، حکومەتێکە بە مانای کەلیمە دژ بە دینە، بە مانای کەلیمە دەوێ ئەو دینە ڕاستەقینەی کە خوا ناردوویەتی وجودی نەبێتن لە هەرێمی کوردستان، بەڵام ئەو جورئەتەیان نییە کە بە خەڵک ڕابگەێنن و چوارچێوەیەکی دینیان بە هەندێک وەزارەت و بە هەندێک دام و دەستگا ئەوە کردووە، بەڵام لەو دام و دەستگایانە ئەتوانم بڵێم زیاتر دژایەتی بە دین دەکرێت. لەبەرەوەش تەماشەکە لەو وەزارەتانەی کە مۆرچی دینیان پێوەیە زیاتر دژایەتی ئەو مامۆستا بە ڕێزانە دەکرێن کە ڕاستی و حقایقەکان بۆ خەڵکی بەیان دەکەن و حەق دەڵێن. لەبەرەوە پێویستە کاتن بەڕاستی ئینسان ئەگەر بێوێ خزمەت بکا بێوێ خزمەتەکەی بەرهەمی هەبێ دەبێ موسڵمانانیش کۆ ببنەوە لە ژێر چەترێک لەگەڵ لایەنێک ئەو لایەنە سیاسیانێک کە هەمانن حیزبە ئیسلامیەکان. ئەو مامۆستا بانگخوازانە ئەگەر لەگەڵ ئەو لایەنە سیاسیانە بن و جوهد و ماندووبوون و مەشەقەتەکەیان بەلاش ناڕواتن و بەرهەمی زیاتریشی دەبێتن.
زۆر باشە ماوە سەعادەتەن ماوەسایانی ئاینیەوە بانگخوازان دیارە ئەو ڕێبازەی کە پێغەمبەرمان صلی الله علیه و سلم گرتوویەتە بەرەمانیش درێژەی پێدەدەن سەتاچەندی کاری بانگخوازی یا ئەگەر بە ڕێژەیەک پێم بڵێ چەندی ئەرکی سەرشانی ئەم بانگخوازانە دژایەتیکردنی ستەمکاریە بۆ نمونە ئەگەر بەشێکی گێڕانەوەی فەرموودە و سیرەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت یان هەندێک ئامۆژگاری و پەروەردە بێت چەندیشی دژایەتیکردنی ستەمکاریە خۆی ئەگە بێی تەماشە بکەی کاک جەلالجان هەر هەموو ئەرک و وەزیفەی بانگخوازی بەڕاستی ئەوەیە کە دژی زوڵم و ستەم بوەستێتەوە چونکە تۆ کاتێک کە خەڵک بانگ دەکەی بۆ یەکتاپەرستی خەڵک بانگ دەکەی بۆ ئەخلاق و ڕۆشتی جوان خەڵک بانگ دەکەی بۆ سیفەتە جوانەکانی کۆمەڵایەتی بەڵام ئەگەر لەگەڵەوەدا زوڵم و ستەم و تۆغیان لە قیممەدابێ ئەو شتانە هیچ ئەتوانم بڵێم تام و چێژ و لەزەتیشیان تێدا نابیندرێتن لەبەرەوەش تەماشەکە خوای گەورە بۆمان باز دەکات یەکێک لە سەرزار یەکێک لە پێغەمبەران دەفەرمێ ئینی لعەمەلیکم من القالین ئەمن تێبینم لەسەر کردەوەکانی ئێوە هەیە دژی کردەوەکانی ئێوەم یعنی تەماشەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە لە مەکە هیجرەت دەکات لەسەر چی هیجرەت دەکات لەبەرەوەی خەڵکەکە موسڵمان نابێ خەڵکەکە ئیمان ناینێ نا خەڵکەکە زوڵم و ستەم دەکەن تەحەدا دەکەن و مسلمانان ئەزیەت دەدەن و بوونەتە پەرس لە ڕێی داعوە بانگەوازی ئیسلامی يعني كاتێک کە خوای پەروەردگار تەبارەک وتعالى خەڵکی ئازاد کردووە فمن شاء منكم فليؤمن ومن شاء فليكفر بەڵام بەڕاستی خەڵکی ئازاد نەکردووە کە خەڵک زوڵم و ستەم بکات و دەست بەسەر سەرەوت و سامان و قوتی خەڵکدا بگرێتن لەبەرەوە پێویستە کە مامۆستایان زۆر بە چاوڕوونی هەموو جوهدی خۆیان ئەمڕۆکە بە تایبەتی ئەگە تەماشە بکەی کاک جەلالجان پێغەمبەری وا بۆ عەلەیهی سەڵات وسەلام کە هاتووە دژایەتی زوڵم و ستەمی کردووە کە لە تەرازوو کراوە فێڵ لە تەرازوو کراوە لەو سەردەمێ و تاوانەوە بووە قەومی لوط عەلەیهی سەڵات وسەلام دژی قەومەکەی ڕاوەستاوە کە ئیشی لیواتەیان کردووە پێغەمبەرێکی دیکە کە هاتووە بتپەرستی بۆ خەڵکەکە مەسەلەن ئەو دژیەوە بوو کە بتپەرستیان کردووە ئەم ڕۆژ لە سەردەمی ئێمە قەناعەت بکە کە کۆتایی بە پێغەمبەرایەتی هاتووە بەڵام ئەگەر پێغەمبەرێک هەبایە ئەمڕۆکە گەورەترین ئیش و وەزیفەی ئەو بوو دژی ئەو گەندەڵکارانە ڕادەوەستا خەڵکی لێ هان دەدان خەڵکی لێ ئاگادار دەکردنەوە کە دژیان ڕاوەستن قوتی خەڵکی نەخۆن و زوڵم و ستەم نەکەن و دەست بەسەر سەرۆت و سامانی خەڵک دانەگرن لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر باشە مامۆستا کەواتە ئەو ستەم و گەندەڵی کامەیە کە پێویستە بانگخواز بە گژیدا بچێتەوە وڵا خۆی زۆر ڕوون و ئاشکرا جارێ گەورەترین ستەم ئەوەیە کە بەڕاستی شریعەتی خوای پەروەردگار وەلاندراوە تۆگە حکم بە شریعەتی خوای گەورە بکرێتن ئەو زوڵم و ستەمە نامێنێ ئەو نادادیە نامێنێ خێر و خۆشی ڕوو لە هەموو خەڵک دەکاتن ئەو جار لە ژێر پەردەی ئەلمانیەت ئەوانەی کە ئەمڕۆ حکم دەکەنە و حیزبە ئەلمانیانە دەستیان بەسەر سەرۆت و سامانی ئەو میلەتەدا گرتووە ئەو خەڵکیان ئیرادەی ئەو خەڵکیان پێشێل کردووە شخصیەتی کوردیان ئیهانە کردووە وایان کردووە کە ئینتیما لە بۆ کوردایەتی و لە بۆ وڵات و لە بۆ نیشتیمان نەمێنێتن یعنی کاتێک کە تەماشە دەکەی ئەمە لەسەر وڵاتێکدا دەژین یعنی هەر ئەگەر دەسەڵاتێکی دادپەروەرانە هەبێ دەستێکی ئەمین و پاک هەبێ قەناعەت بکەن ئەگەر نەفتیش نەفرۆشین ئەو نەوتەیەکە هێنەشی فرۆشین بەس بە داهاتی ناو خۆمان دەتوانین موچە خۆرانی خۆمان دابین بکەین و لەم لاولەولا نەپاڕێینەوە پێویستە کاتن بانگخواز زۆر بەڕاشکاوانە قسە لەسەر ئەو شتانە بکە و پەردە لەسەر ئەوانە هەڵداتەوە و ئەو زوڵم و ستەمەی کە دەکرێتن بەرامبەر بە ڕێی ئازاد لە هەرێمی کوردستان کەمتر نییە لەو گەندەڵیەی کە دەکرێتن یعنی کەناڵێک بانگخوازێک ڕۆژنامەنووسێک قسەیەکی حەق دەکا بەگژیدا دەچنەوە یان تەشهیری دەکەن یان شتی لەسەر بڵاو دەکەنەوە یان سوجنی دەکەن یان تیرۆری دەکەن ئەوانە هەموو پێویستە کاتن کە ئینسانی بانگخواز ڕوبەڕویان بوەستێتەوە و بەرچاوی کۆمەڵگە و مجتەمع ڕوون بکەینەوە بۆی کە چیتر هەڵنەخەڵەتێن دەنگ بەم گەندەڵ و گەندەڵکارانە نەدەن بۆ کە قسەش دەکەن لە میحرابەکان لە کۆسمینارەکان لە هۆڵی پەرلەمان نەڵێن کاکێمە خەڵک هەڵی بژاردووینی خەڵک دەنجی پێداوی زۆر باشە ماوەستا تا چەندە پێویستە بانگخوازانی ئێمەش بەپێی پێشکەوتنی فێڵ و چەڵەکەی نەیارانی ئیسلام یا خۆتەوانەی کە هەم ئاینی پیرۆزی ئیسلام و پەروەردە کوردیەکە و ئیسلامیەکە تێک دەدەن و هەمیشەوەی کە دیارە هەندێک کەلتوری غەربی کە دێنە ناو وڵاتمانەوە دەبێ هوشیار بن بەرامبەر بەمە بۆ نمونە سیر دەکەی شێوازی تێکدانی پەروەردەی ئێمە هێندە پێشکەوتووە لە ڕووی ئیعلام بزانین کە ئێستا چەنە گرنگی پێدەدرێەوە لە ڕووی هەندێک فیستیڤال و بەناو فیستیڤال و ئەمانەی کە نمایش دەکرێت و ئەمڕۆ میدیاکانمان کە بەڕاستی
ینی هەندێکیان پێت شەرمە لە ناو خێزانەکە تا تەنانەت بیخیتە سەرەوە میدیایە گوێی بۆ بگری چاچەندە پێویستە بەرامبەر بەم شەپۆلەی کە بەرامبەر بە پەروەردە و بە کەلتوری جوانی کوردایەتی دێت بانخوازانیش دەبێ هوشیار بن و لە بەرامبەر دامانش بە وەسیلەی پێشکەوتوتر لەمانەوە بە هەڵمەتی باشتر خەڵک هوشیار بکەنەوە بە دژایەتی ئەم ناهوشیاریە و ئەم گێلکردن و چاوبەستکردنەی خەڵکە بێن بکەن. بەڵێ کاکە جەلالجان بانگخواز بە تایبەتیش توانم بڵێم سەرجەم مامۆستایانی ئاینی وەلایەنە ئیسلامیەکانیش دەبێت دوو خاڵمان ئاگا لێ بێتن. خاڵی یەکەم ئەوەی کە جەنابەت بازت کرد ئەو پلانەی کە دانراوە بۆ تێکدانی عالەمی ئیسلامی و بە تایبەتی بۆ لە دەستدانی ئەخلاق و ڕەوشت و بەها بەرزەکان لە ناو کۆمەلگە و مجتەمەعەکاندا دەبێ ئەوان لێی ئاگادار بن و هوشیار بن و پلانی نەیارانیان بزانن چ پلانێکیان پێەیە. ئەو جاکە ئەویان استیعاب کرد ئەوەیان زانی ئەوەکو جەنابەت دەڵێ زۆر بێ باکانە بێنە مەیدان لەسەر کەناڵەکان و لە میدیاکان و لە کۆرس مینارەکان خەڵکی خۆیان و خەڵکی غەیری خۆشیان ئاگادار بکەنەوە کە کاکە ئەو پلانەی کە دانراوە ئەوە هۆکارەکەیەتی و ئەو مەبەستەکەیەتی و ئەوەش نەتیجەکەیەتی لە دوا ڕۆژدا ئەگەر ئینسان احتیاطی خۆی نەکاتن. یعنی بۆ نمونە تەماشە دەکەین ینی ئەو سنتەر و ئەو ماڵانەی کە دروست کراون لە هەرێمی کوردستان بەڕاستی هەمووی بە پلان دروست کراون بۆ دابڕینی تاچی کورد لە ئینتیمای دینی و لە ئینتیمای نەتەوایەتی و لە ئینتیمای کۆمەڵایەتی بۆ کە ئەو خەڵکە بە ئاقارێک دابن کە نەکەلکی خۆی هەبێ نەکەلکی کۆمەلگە و مجتەمەعەکەی هەبێ نەکەلکی دینەکەشی پێوە بێتن. کەم و کوڕیمان زۆرە لەو جانبەی بەڵام وەکو گوتم کە کەم و کوڕیمان زۆرە جارێ حملەیەکی گەورە هەیە لە هەرێمی کوردستان و لە غەیری هەرێمی کوردستانیش بەڵام دەبێ ئێمەش بەوە ڕانەوەستین بڵێن وەڵا بەس احتیجاج بۆ بکەین بڵێن لە ڕووی مادی و ئیمکانیەتمان نییە هۆکاری دیکە بگرینە بەر و ئوسلوبی دیکە بگرینە بەر بۆی کە بتوانین بەلای کەمی احتیفاظ بە گەنج و شەباب و بەو خەڵکە مولتەزیمە بکەین کە ئەمڕۆکە لە بەردەستدایە و بەرەو ئینحرافیان نەبن و فکر و بیر و بۆچوونیان تێک نەدەن. مەرجە بانخواز تەنها لە کاری پەروەردەیە کار بکات چووکە ئەمڕۆ دەبینین مامۆستا مەروان هەندێک بانخواز و زانای ئاینیمان هەیە لەگەڵ پەرڕێز و احترام و خۆشەویستی و پێزانینمان بۆ کارەکانیان لە چوارچەوەی تەنها گێڕانەوەی چیرۆک و فەرموودە و سیرەی پێغەمبەر داوەستاون. دەبێت چۆن بینە ناو کۆمەلگاوە ناواقعی کۆمەلگاوە چۆن بەڕوون و ڕاشکاوی لە کۆڕ و مزدیستەکانە دژایەتی ستەمکاری ستەمکاران لە هەرێمی کوردستاندا بکەن. ئەمن لەگەڵەوە دانیم یعنی ئینسان بەس لە ڕابردوودا بژێتن بەڵام دەتوانین لە ڕابردوو پند و عیبرەت وەربگرین. بەڵام کاتێک کە ئینسان تەماشە دەکە مامۆستایەک یان بانگخوازێک هەموو ژیانی بەس جێڕانەوەی سەرگوزشتەی ڕابردووە ئەتوانم بڵێم خەڵک گەوجاندنەوە ئێمە چمان پێ دەکرێت ئێمە لە واقعێکدا دەژین توانی ومانە چ بگۆڕین. کاتێک کە تۆ باسی زوڵمستەمی فیرعون دەکەی ئەمڕۆ بەدەیان فیرعون لە وڵاتی ئێمەدا هەن بەدەیان فیرعون لە شەرق الأوسەطدا هەیە. ئایا دەتوانی بەرامبەر بەو فیرعونانە تۆ چ بکەی؟ کاتێک کە باسی قارون دەکەی کاکە قارون ڕۆیشتووە خوای گەورە بە عەرزیدا بردۆتە خوار بەڵام ئەو قارونانەی ئەمڕۆ دەستیان بەسەر قوتی خەڵک داگرتووە سەرەت و سامانی خەڵک داگرتووە ئەتۆ لەکوێی ئەو مووقیف و هەڵوێستانەی کە بۆی کە ئەو سەرەت و سامانە لە دەستی ئەو قارونانە بهێندرێتە دەر ئەوە گرینگە بیکەی بەڕاستی و ئەو جا وەکو گوتم کاتێک کە خیتاب صریح بێ و کورد بێ و هەدەفدار بێ و ئامانزدار بێ و خەڵکەکەی لێ حاڵەکەی بەرهەمی دەبێ بەڵام تۆ باسی شتێک دەکەی کەس لێ حاڵی نەبێ ئەو بڵێ بەخوا لەگەڵە منی نییە و ئەو بڵێ بەخوا لەگەڵە منی نییە قسەکەت بە هەوادا دەڕواتن لەبەرەوە دەبێ بەڕاستی ئەو کۆمەڵگەیە ئیوا هەیە کاکە پێویستە ناویشی بێنی بەڕاستی ئیوا هەیە پێویستە ناویشی بێنی ئەوەندە زوڵمی کردووە ئەوەندە ستەمی کردووە بۆ خەڵکەکە لێ حاڵی بێتن. یعنی من ئێستانەکەش دەڵێن یعنی خەلەلەکە بەشێکی لە ئێمەی بانگخوازانە بەڕاستی لە ئێمەی مامۆستایانی ئاینیە لەسەر چی تەماشە دەکەی ئەو هەموو زوڵمەستەکرێ بەڵام کە ئینتیخابات دەکرێت ئەو دوو حیزبەی کە هەتا تەقی سەریان تاوانبارن لە چەوسانەوەی ئەو کۆمەلگە و مجتەمەعەدا لە بەهەدەردانی سەرەت و سامانی ئەو وڵاتەیدا ئێستا ژەگا ئەو خەڵکە بدوێنی گلیان لێ دەکەن بەڵام بۆ ئینتیخابات تەماشە دەکەی زۆرینەی دەنجیان پێدەدەن. خەڵکەکەی دیکەش کە خەڵک خۆی بە خەڵکی چاکساز دەزانێ بە خەڵکی مسلمان دەزانێت لە ماڵەوە پاڵ دەداتەوە راستە سەر سندوقەکانی دەکدان دەنجیش بداتن کەواتە پێویستە کاتن بەڕاستی زۆر صریح بین ڕاشکاو بین سود و ئیستیفادە لە ڕابردوو وەرگرین بەڵام دەبێ خیتابەکەمان خیتابێکی سەردەمیانە بێ واقعیانە بێ
و لەگەڵ زروف و زەمەنی خۆماندا قسە بکەین و بدوێین. بەڵێ مامۆستا مەروان ببوورە زۆر بە کورتی دوا پەیامت بۆ بانگخوازان چییە؟ وڵات جارێ من سوپاسیەوە دەکەم بۆ ئەو دەرفەتە ئەو جا دوا پەیامم بۆ خۆم و بۆ سەرجەم بانگخوازانی هەرێمی کوردستان کە وەحدەتی سەفمان هەبێ ئاگامان لە یەک بێتن و یەک خیتاب بین و خیتابەکەمان منجە منجی تێدا نەبێ و زۆر سەریح بین و ئەوانە بین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەدحی کردوون کە بە ڕێبازی پێغەمبەران دابڕۆین و مجاملەی زاڵم و ستەمکاران نەکەین و چاومان لە ئەو تڵکاوە نەبێ کە لە دەستی زاڵم و ستەمکارانە قوتی دزراوی ئەو خەڵکەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەروان گەڵاڵی بانگخواز، زۆر سپاس بۆ وتە جوانەکان، سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت.